ئەحمەد موختار جاف و تاهێربەگی جاف دوو لە شاعیرە گەورەکانی کوردن لە ئێستادا گڵکۆی ئەم دوو شاعیرە نۆژەن کراوەتەوە. دیارێ ئەم کارەی ئێمە نۆژەنکردنەوەی مەزاری هەردوو گەورە شاعری کورد و ناوچەکەمان هەڵەبجە ئەحمەد موختار پاشای جاف و تاهێربەگی جاف ئامانجی ئێمە لە نۆژەنکردنەوەی مەزاری ئەم گەورە پیاوانە تەقدیسکردن و پیرۆزکردنی کەسایەتی نییە بە دەرەجەی ئەوەی ئێمە بەنەوەکانی داهاتوو بڵێن ئەم کەسایەتیانە بەشێکی گرنگن لە مێژووی ئێمە. و ڕۆچوونی ئەم پەیامە تەنها لە ڕێگەی سیستەمی پەروەردەوە لە ڕێگەی بەڕێوەردی گشتی ڕۆشنبیری و لە ڕێگەی بەڕێوەردی گشتی گەشت و گوزارەوە دەبێت چونکە ئەوە بەڕێوەردی گشتی ڕۆشنبیری ئەبێ ئازبا بە ئامادەیەکان بە ناوەندەکان بە بنەڕەتەکان کە ڕۆژانە گەشتی زانستی بکەن بۆ سەرمەزاری ئەم گەورە پیاوانە بنەوەی داهاتوو پێیان بڵێن ئەمانە چه ڕۆڵێکیان هەبووە لە مێژووی ئێمە و لە هەموو دنیا مەزاری گەورە پیاوان ئەبێتە شوێنی گەشت و گوزاری لە دنیادا. ئێمەش ئامانجوانەوەی کە خەڵکێ لە شارەکانی کەی کوردستانەوە لە پارچەکانی کەی کوردستانەوە دێن ئەزانن ئەحمەد موختار کێیە تاهێربەگ کێیە و یەکەم کەس کە دێن ئەبێ ڕێنمایی گەشت و گوزار ڕێنمایی هەبێ خەڵک بێنێت لەبەر ئەم گەورە پیاوانە ئەبێ بێتە بە شوێنێکی گەشتیاری لە هەموو شوێنێکەوە جاران ئەگەر خەڵک لە هاتایبیتە ئەحمەد موختارێکی ڕوو ناهاو چونکە بە حەقیقەت قەبرەکەی بە جۆرێک فەرامۆشکرا بوو کە ئێمەمانان کە خەڵکی ئەمشیان ڕوومان ناهاو بەڵام سوپاس بخوا ڕێکخراوی ئێمە و بە هاوکاری کاکە حەمی عەلی حاج فەرج و خانەوادەکەی هەوڵمان داوە هەرچەند لە خەڵکی ئاسایی زۆر تێنەپەڕیەوە هەوڵمان داوە شتێکی جوانیان بۆ بکەین ئیستا ڕوومانەیە خەڵکی گەشتیار بێنین خەڵکی لە دەروی کوردستان بێنین و ڕوومانەیە خەڵک بێنە سەر مەزارەکان ئەمە شوێنی گەورە پیاوەکان.